سڵاوتان لێبێ خۆشحاڵین لەم دیبێتی سلەیمانی بە دیدارتان شادەبین. لە مانگی ساڵی 1926 کۆمەڵێک لە ئەشراف و پیاوماقوڵەکانی شاری سلەیمانی نامەیەک بۆ کاربەدەستانی بەغدا دەنێرن و تیایدا باز لە ئوموری سلەیمانی دەکەن. لە کرۆکی نامەکەدا هاتووە خەڵک لەم شێوازی بەڕێوەبردننی شارە بێتاقەتە و خەڵک وەڕسە و چاوەڕێی هیوایە کە تا لە میحنەت دەربازی بکاو. کار و کاسبی و عەمران لەم شارەدا لاوازە. ئیش و کار کەم بۆتەوە. ئایا لە سلەیمانیدا مێژوو دووبارە دەبێتەوە؟ زیاد لە چەند مانگێکە هەڵبژاردن کرا بۆ ئەنجومەنی پارێزگاکان، بەڵام تا ئێستا هاوڵاتیان مافیان ئەو پرسیارە بکەن بۆ لایەنە سیاسیەکان بە هەموو ڕەنگەکانەوە لەسەر دابەشکردنی شێکەکەی سلەیمانی ڕێک نەکەوتون. هاوڵاتیان مافیانە ئەو پرسیارە بکەن بۆ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا کاندیدەکان کە ئێستا بەشێکیان بوونەتە ئەنجومەنی پارێزگای سلەیمانی و کورسی ئەنجومەنیان پڕ کردوێتەوە، ماڵ بە ماڵ، هاوڵاتی بە هاوڵاتی کارتی خۆیان دەدایە بۆ ئەوەی دەنگیان پێ بدەن. هاوڵاتیان بەڵێنی خۆیان بردەسەر، دەنگیان دا، ئەی بۆ ئەندامانی ئەنجومەن بەڵێنی خۆیان نابەنە سەر و بێن کار بکەن و خزمەت بەم شارە بگێنن. بۆ گفتوگۆکردن لەسەر مەسەلەی ڕێکەوتن و ڕێنەکەوتنی لایەنە سیاسیەکان لەسەر دابەشکردنی پۆستەکانی سلەیمانی، بۆ قسەکردن لەبارەی سلەیمانی و وەزعی سلەیمانی و لاوازی بازاڕی سلەیمانی و بارودۆخ و ترس و قەلەقی هاوڵاتیانی سلەیمانی، ئەم دیبێتەمان ساز کرد بە میوانداری هەریەک لە بەڕێزان. کاک دانای شەهید جەزا، ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لەسەر لیستی زەرد، هەروەها بەڕێز سێوە خزر، ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لەسەر لیستی نیلی، بەڕێز نیاس سەی حەمەلاو، ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی لەسەر لیستی سەوز و هەروەها بەڕێز فەیسەڵ ئیبراهیم جێگری لیستی خزمەت کە خۆی لە لیستی کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامیدا دەبینێتەوە. سوپاسانەکەین. سەرەتا کاک فەیسەڵ ئەگەر پرسیارە لە ئێوە بکەم، ئێوە چەند ڕۆژێکە لە سەرزاری سەرۆکی لیستەکەتانەوە باز لەوە دەکەن کە ئیتر بەسە خەریکە ئەنجومەن بەگشتی ئەوەی کە هەڵبژێراوە عیبار بووە لە بەرامبەر خەڵکی سلەیمانی، لە بەرامبەر دەنگدەرانیان. یعنی لاتان وایە مەسەلەکەی گەشتوتە بنبەست تەواو، ئەم لایەنانە ڕێناکەون، خەڵک ئەترسێ، ئەپرسێت، قەلەقیەک دروست بووە. ئێوە بەرپرسن لی. مەبەستم هەموو ئەنجومەنەکەی. سەرەتا بەناوی خوا پێشەکی سڵاو ڕێز بۆ و پێشبەرە قارەمانەکان لە هەموو بەرەکانی شەڕ لە ڕۆژاوای کوردستان بۆ جەلەولا. سەبارەت بەو پێشەکی جەنابی باسە کرد بە خۆشبەختی و ئەمڕۆ لە هەرێمی کوردستانەوە کە ئوموری بەغا ڕێکەخرێتەوە، نەک هەرێمی کوردستان بێ لە بەغا و ئومورەکانی خۆی ڕێکخاتەوەشە نقطەیەکی باشە بۆ هەرێمی کوردستان. ئێمە خۆشحاڵینەوە. سەبارەت بە پارێزگای سلێمانی هەر بەو نقطەی جەناب کە ئێمە ئەڵێن لایەنەکان لەسەر بەشکردنی کێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕێک ناگۆن بەداخەوە، ئێمە ئەڵێن نامانێ ئەو کێکە بەشبەش بکرێت، چونکە ئێمە نامانێ ئەم پارێزگا بەشبەش بکرێت، نامانێ بۆ لایەک ئەم پارێزگا ساغ بێتەوە پێچەوە، نامانێ ئەم پارێزگا یەکگرتوو بێ، ئەم پارێزگا ئەو کێکەی بۆ لایەنەکان نەبێ، بەڵکو کێکی پارێزگا بۆ هەموو هاوڵاتیانی ئەم پارێزگاوێ بە هەموو دەنگ و ڕەنگ و مەزەب و دین جیاوازەکانی و لەم سەر بۆ سەری پارێزنووری پارێزگای سلێمانی بە هەموو قەزا و ناحیەکانیەوە. سەبارەت بە پارێزگای سلێمانی ئێمە لە لیستی خزمەت ئەوەی کە توانیمانەوە کردومانە لەسەر ئەوەی کە جەناب باس کرد، ئێمە بەڕاستی کار و هەوڵ و تێکۆشانی ئێمە فعلەن ئێمە داوامان لە هاوڵاتیان کە دەنگ بە ئێمە بدەن. ئەو دەنگی کە بە ئێمەیاندا ئێمە بە هاوڵاتیان ماوەت ئێمە زامنی ئەبینە زامنێکی باش بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی پارێزگای سلێمانی، ئەبینە زامنێکی باش بۆ ئەوەی کە لایەنەکانی سلێمانی بەریەک نەکەون، ئەبینە زامنێکی باش بۆ ئەوەی کە لایەنەکانی سلێمانی بە تایبەتی لیستی یەکەم و دووەمی پارێزگای سلێمانی لە یەک نزیک بکەینەوە، لە یەک تێبگەن، لە یەکتری قبوڵ بکەن و ئەمانوێ ئەم پارێزگار وەکو چۆن پێشڕەوی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەی نیشتمانی ئاینی پارێزگای سلێمانی بۆ ئەمانە لە گۆڕانکاریەکانش ئەم پارێزگار ئەم پێشڕەوەی دەست بکەوێ. سەبارەت بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە ینی زۆر بەداخەوەی لەسەرەوەی کە ئەبوو ئەم پارێزگا لەوە پێشنگ بێکە بەیەک لایکردنەوەی پۆستەکان، بەڵام بەداخەوە
هەڵکەوتەی ئەم پارێزگا و هەڵکەوتەی لایەنە سیاسەکان لە ئەم پارێزگا و ئەنجامی هەڵبژاردنەکانش کە لە لیستی یەکەم و دووەم بە زۆر لە یەک نزیکن کە تەنها یەک کورسی جیاوازیانەیە ئەمە وای کرد تۆزێ ناڕەحەت بە یەکلایەکردنەوەی ئەم پۆستانەوە ئێمە بە ئەرکی ئاینی و نیشتمانی خۆمان مازانەوە لە لیستی خزمەت کە هەردوو لایانی سەرەکی بزوتنەوەی گۆڕانویکەتی نیشتمانی کوردستان لە یەک نزیک بکەن و لە یەک تێبگەن و ئێمە ئەو لایەنە بۆ لێکتان نزیک کردوەوە ینی ئێوەش قسەیەکتان ئێڵێ خۆتان ڕێکەون کەسێک دانێن بۆ سەرۆکی ئەنجومەن و پارێزگا ئێمە دەنگتان پێین واتە ئێوەش تۆپەکەتان خستۆتە مەلعبەکەی ئەوان و خۆتان بڕیاردەر نین ئێمە بڕیاردەرین بەو تعبیرە گەر ئێمە دەنگەکانی خۆمان لەسەر لایەنێکیان ساخ بکەن و ئەو لایەنە پێویستی بە لایەنەکەی کەنێ و توێژی لەگەڵا بکە بە پێچوانەوە ئێمە هەردوو لایەنەکە پێماوتون کە ئێمە تەشجیعتانەکەین لەسەرەوە کە لە یەکترین ینی لە مسافەیەک وەستاوان لە نێوان هەردوو ئێمە بەدڵ زۆر چاکە کاک وەڵای تۆ کاتی زۆرمان هەیە لە بەرنامەکە کاک دانا ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و دۆک حەسمی مەوزوعتان کرد یعنی ئێستاش باسیەوەکەن ئێمە خەمخۆری ئەم شارین و پێویستە ئەم شارە پارێزگایەکیە بێ ئەنجومەنێک دەنگ خەڵک دەنگی پێیاوە بەڵام تا ئێستا تەفعیل نەکراوە تەنها کورسیتان گرتووە کە کورسی ئەنجومەنەکەیە ئەی بۆ لە سلەیمانی ئەم حەسمە ناکەن مەسە بۆ نایەن لەگەڵ لایەنێکا دانیشن و بڵێن ئێمە لەگەڵ ئەم لایەنەدا 100% لەگەڵ یاد دەبین و بە هاوکاری ئەو لایەنە بڕۆن مفاوەزە لەگەڵ لایەنەکانی ترا بکەن بەڵێ زۆر سپاس پێشەکی منیش ڕێز و حرمەتم بۆ برا پێشمەکانم لە هەر بەرێکی جەنگ بێ لە بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان هیوای سەلامەتی لە ساغیان بۆ خوازم داوا لێبوونەکەم لەم بەرنامە مەدەنیە جەنات هەمە توانی بەجلێکی مەدەنیە بەشدارم بەس لەسەر داوەتەکەی جەناب احترام بۆ ئەدەیام بەپەلە لە یەکێک لە بەرەکانی جەنگا وەک ئەرکێکی نیشتیمانی بەشدارم کرد بەڵام بە ئەرکم زانی دووبارە لەم بەرنامەشە بەشدارم کامەش هەر ئەرکێکی نیشتیمانیە کاک محەممەد سەبار بە پرسیارەکەی جەناب ئەمە دوو ڕووی هەیە ڕۆیکی یاسایی هەیە لەگەڵ ڕوویکی سیاسی هەیە ڕووی یاسایەکەی با بەجەنا بڵم مەسەلەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەبێ ئەنجومەن یەکەم دانیشتنیە سەرۆکی ئەنجومەن هەڵبژێرێ سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی و ستافەکەی دوای ئەوە دوا بە دوایەوە مانگێک لە بەردەمی ئەنجومەنە هەیە بۆی کە کاندید هەبێ بۆ پارێزگای سلێمانی و دەنگی بەنێ ئەنجومەن و پارێزگاش هەڵبژێرێ ینی بەپێی پرۆسەکە هەنگاوی یەکەم هەڵبژارنی سەرۆکی ئەنجومەنی پارێزگایە کێشەکەی ئێمە لێیا دەقی گرتو یا لێیا چەقی گرتووە کە کۆبنەوە ئەکەین کەس نییە خۆی بپاڵێ بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگا تۆ تا سەرۆکی ئەنجومەنی پارێزگاش هەڵنەبژێری ناتوانانی بچوو بۆ هەنگاوی دووەم کە پارێزگارە ینی تۆ ئەم هەنگاوە ناتوانین تێپەڕکەی بۆ یاساکە 50 زایدێک حەڤەت دەنگ بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆکی ئەنجومەن و پارێزگا دروست نابێت نەک بۆ ینی تۆ پرۆسی یەکەم ئەبێ سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی هەڵبژێری کە تۆ سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی کاندید نییە ئێستا کەس خۆی کاندید ناکاتەوە لەبەر دوو لایەنە سەرێکەکە خۆیان دانەوە بێت کە پۆستی پارێزگا وەگرن ئۆتۆماتیکیەوەی کە پۆستی سەرۆکی ئەنجومەن وەگرێ ئیتر بەتەمای پارێزگار نابێت ینی وایوانە لەبەرەوە کەس کاندیدی خۆی پێشکەش ناکات بۆ سەرۆکی ئەنجومەن پارێزگا بۆ یەک کێشەکە لەوایە ئێمە وەکو خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان کاندیدمان نییە بۆ سەرۆکی ئەنجومەن لەبەری کە بە استحقاقی یەکێتی و گۆڕانمان داناوە یەکو خۆمان تەنازومان کرد لە حەقا بۆ یەکێتی و گۆڕان بۆ برادرانە کە ئەوان کاندیدیان هەبێ بۆ سەرۆکی ئەنجومەن لەگەڵ بۆ پارێزگا لەبەری کە دەنگەکانی ئەوان زۆرترن استحقاقی انتخابی ئەوان ئەویان پێ ڕێیان پێیا کە پارێزگار و سەرۆکی ئەنجومەن بۆ ئەوان بەڵام لە کاتێکە کە تۆ هیچ کەسێک کاندید نەبێ خۆی کاندید نەکات لە وەڤاڵانە لە برادرانە بۆ سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی تۆ لیا تا ئەوەستی دەستەوەستان ئەمە لەوانێ بڵێم کلێنێکی یاسایی بێت ئەمە کلێنە یاساکە بڵێن مەجاالێکی نێشتۆ تو ئەگەر ئەوە نەبێت چی بکەیت مەسن ئەگەر کاندید نەبێت چی بکەیت زۆر باشە بتوانیت ئەوە تێپەڕکەی بچی بۆ پارێزگا باشە لایەنە سیاسەکەی پارتی نزیکە لەم کاتەیە بۆ ئەنجومەنی پارێزگای سلەیمانی پارتی نزیکە لە پرۆژە و لە داواکاریەکانی گۆڕانەوە یاخود نزیکە لە یەکێتیەوە وەڵامی ئەوە جەنابتێمەوە من ویستم لایەنە سیاسەکەی ئەوە بڵێم کە لایەنە سیاسەکەی ئەوەیە کە ئەبینین دوو هێزی سەرەکی لە سلێمانیا یەکێتی نیشتیمانی کوردستان و بجوتنەوەی گۆڕان لە هەوڵ و ململانەی ئەوان کە پۆستی پارێزگای سلێمانی وەگرن ئەمە لایەنە سیاسەکە و ئەمە واقعەکەیە واقعەکەوە لەبەرەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەڵنەبژارێ لەبەرەوەی هیچ شتێکیان لەم لایەنانە ئامادە نین ئەو پۆستەوە گرن لەبەرەوەی بە تەمای پارێزگای سلێمانی بڵێن پۆستی پارێزگان ئەمە لایەنە سیاسەکەیەتی من ئەمە بە تاعن ناگڵم ئەمە بە حەق و مافی هەموو لایەنی جێزانم کە هەوڵەیە باشترین پۆست وەرگێ باشترین کە ماندوو بۆ مەسەن چەندەنگێنەوە حەزەکە ئەو پۆست و پلێوەگرێکە باشترینە ئەمە حەقێکی ڕۆتین و شەرعی خوانە بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە بە پرسیارەتیش گەوریان لەم لای باش
ئەوەی کە جەنابە پرسی و لە کامیان و نزیکی من هەردەم وتمەوەکو شخصی خۆم ئێمە لەو لایەنەوە نزیکین کە بزانین باشترین خزمەتی خەڵکەکە کام لایەنەیە ئەو لایەنەی کە بتوانێت باشترین خزمەتی خەڵکە ئەکرێ بە سراحەت پێمان بڵێ آخر کامێ ئێستا نەگەیشتە ئەو قۆناغی کە ئێمە بڕیار بین لەسەر کاملایەنە چکە سا لێمە لە قۆناغەکان تۆ ئەندامی ئەنجومەنیت خەڵک دەنگی بە تۆ داوە ئێستا خۆت بڕیاردەری واتە تۆ دەنگی خەڵکی پێ دەنگی ئەو خەڵکە و پێ کە دەنگیان پێداوی دەنگی ئەو خەڵکەش پێ کە دەنگیان پێ نەداوی دوجار بوون بە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی گرنگەوەی کام لایەنی ینی پارتی لە یەکێتیەوە نزیکە یاخود لە گۆڕانەوە ئەمە لەم کاتەیە من هەر لەم لەسەر ئەمێزە لە بەرنامەی جەنابتانە لەگەڵ کەسێکی بوو ئەینە قسەم کرد و ئێسا ژەڵێم ئێمە بە تاوی تەرازوو سەری هەموو لایەنەکانەکەین ڤیتۆمان لەسەر هیچ لایەنێک نییە پشگیری هەردوو چاکەینەوە لای ئەم چۆنەکان بەحمە پرۆسی ئێستا ئەوەیە کە نەچێتە ئەو قاڵبەی کە بڵێن کامیان هەڵبژێری تا ئێمە قەراری خۆین بە دڵنیاییەوە لەو کاتەیە لەسەر کەناڵی تەلەڤیزیۆنێکەوەش بە ڕاشکای وڵێنەمە بڕیارمان ناوە کاگەرەمە لای ئەو مەسەلانە و وەڵامی ئەو پرسیارەشمەوێتەوە لە بەڕێزێ سیەوە خان ئێوە بەڵێ لیستی زۆری نەنین بەڵام 12 کورسیتانێ واتە بە پێی قەبارە و ژمارە بێ ئێوە زۆرترین لیستن چکە ژمارە یاساییتان تەواو نەکردۆ حەڤەت کورسی تا بتوانن پارێزگا ساحکەنەوە کەواتە مەسئولێتیشی گەورەش لەسەر شانی ئێوەیە ئێوە وەکو یەکەم لیست لەناو ئەم پارێزگایەیە یعنی خەمساردی لە ئێوەشەوە هەیە بۆ بڕیار نادەن بۆ نایەنە پێشەوە بۆ بە ئاشکرا و بەڕوونی ناڵێن ئێمە هەنگاومان ناوە بەڵام لایەنەکانی تر لەگەڵمانانی بەڵێ سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ هەموو ستافی بەرنمەکە سڵاو ڕێزم بۆ برا پێشمەرگەکان هەیە لە بەرەی جەنگا سەری ڕێز و نەوازش بۆ کەسوکاری شەهیدان و ئەو پێشمەرگە قارەمانەکان کە لە بەرەی دیفاعی داکۆکیکردن لە مافی خەڵکی کوردستانە شەهید بوون بەڵێ کاک محەمەد ئێمە گەر بینە سەر باسی پۆستی پارێزگای سلێمانی باسی بکەین بەڵێ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان زۆرینەی دەنگەکانمان بەدەستێناوە سەرڕای ئەو هەموو سەرنج و تێبینیانەی کە هەمان بۆ لە ئەنجامی هەڵبژاردنەکانە پێم وایە پۆستی پارێزگای سلێمانی ئێمە نامانەوێت کەس خێرمان پێ بکات وەکو حەقێکی خۆمان وەکو بزوتنەوەی گۆڕان وەکو ئەوەی کە خەڵکی دەنگی پێداوین زۆرترین دەنگمان هەیە سەرڕای ئەو هەموو تێبینەی کە ئاشمانە 40,000 دەنگ لە پێشەوەین باشە ئێمە بە حەقی خۆمان نەزانین بەڵێ 50 زایدێکمان هێناوە 12 کورسیمان هێناوە کە بۆ حاڵەتەشەوەیە کە خۆتان بینیوتانە بەڵام ئێمە وە نەبێ وەکو بزوتنەوەی گۆڕان هیچ هەوڵێکمان نەیابێ ئەوە خۆم لە لیستی خزمەت ئەوە لە لیستەکانی تر ئەوە لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە چەند جار لە بەرچاوی ڕاگەیاندنەکانەوەیە زۆر کۆبوونەوە کراوە بەڵام نەگەشتونەتە ئەنجام هەتاوەکو لە کۆتاییە لە سەر پێشنیارەکەی لیستی چاکسازی ئێمە 2 ساڵی یەکەم بۆ ئێمە 2 ساڵی تر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵەوەشە کە بە حەقی خۆمان مانزانیوە بەوەش ڕازی بووین لەبەر چی لەبەر ئەوەی کە خەڵکی ئەم شارە ئیتر بتوانین خزمەتی بکەین چونکە بزوتنەوەی گۆڕان لە پرەنسیپەکانی خۆیان هەموو کاتی ئێمە بزوتنەوەکە ئەکەین بە قوربانی خەڵکی سلێمانی ناکەین بە قوربانی بزوتنەوەکەمان لەبەر خاتیەوەخان هەموو لیستەکان هەموو کیانە سیاسەکان ئەم جملەیاڵێن ئێمە لە خزمەتی ئەم شارەیان خەڵک دەنگی بە ئێوەدا بەڵام ئێوەش خەمساردن یعنی ئێوەکو ئەندامانی ئەنجومەن مەبەستمەوەیە وەکو لیستەکان و فراکسیۆنەکان ئێوە لیستین زۆرینەن تۆڵەی خەڵکێکی زۆر دەنگیاوە بە ئێمە 12 کورسیتان هەیە بەپێی معادلەی نەخشەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێ کەواتە ئێوە بەرپرسارەتی گەورەتان لەسەر شانە بۆ ئەمە بۆ خەڵک ڕوون ناکەنەوە بۆ ناڵن کۆستەکان و ڕێگرەکان و تەگەرەکان ئێمە نین خەڵکی ترە بەڵێ کاک محەمەد ئێمە هەتا ویستومانە هەموو هەنگاوەکان بەهێمنی و ئاشتیانە بەرێن هەتا ئەخیر جاریش بە پێشنیاری لیستی چاکسازی ئێمە خزمەت ببوورە ڕازی بووین یعنی بە 2 ساڵەکە لەگەڵەوەیە ئێمە نوۆی مانگ هاتینە ئەنجومەن ویستمان ئەنجومەنەکە یەکلاکەینەوە سەرۆکی ئەنجومەن و ستافەکەی پارێزگاڵ بژێرین وتیان لەسەر بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پرسە ئەبێ دواخرێت واتە بۆ دوو هەفتەیەکە ئاکاتە 25 مەجای کورتم بی بۆچی نیازخان جەناب وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر لیستی سەوت بۆ ویستوتانە دواخرێ یعنی قسەیەکەیە لێرە لێ ئەمە ڕاستە یاخود هەر لە میدیایە ئەوترێ و حەچی جەراییدا کاتێک گەڵێن وتوتانە وەزی ئەمنی و دۆخی ئەمنی لەم کاتەیە لەبار نییە ئێمە بچینە ئەمل بلانێ سیاسیەوە بۆ پارێزگای سلێمانی سەرەتا سەی ڕێز و نەوازش بۆ شەیدان بەگشتی و شەیدانی شنگال و جەلەولا بە تایبەتی ڕێز و سڵاوی گەرم بۆ برا پێشمەرگەکان
کە لەبەرەی جەنگان ئەوە خۆی ئەمڕۆ ئەوە لە عەرزی واقعا دیارە و بارودۆخەکە سەپاوە بەسەر هەرێمی کوردستانە کە ئەمڕۆ بارودۆخە کاتۆتە پێشەوە بڵێن و نەڵێن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردەکانمان لەبەرەی جەنگان کادیرەکانمان لە جەنگان هێزە پێشمەرگەکانمان هەمووی لە جەنگان بەوانەشەوە نەوەستاوین ئێمە هاوڵاتیانی ئاسایش هەتا وەکو لە کەناڵەکانی ڕاگەیاننا دوێنێ گەر بینی بێتان کەسێکی ئاسایی کە ناتوانرێت کرێ خانووکەی پێبیرێت سایقی تەکسیە ئەوەی بە ضرورتر زانیوە کە ئەمڕۆ بچێت لە بەرەکانی جەنگا پارێزگای لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بکات. کاک محەممەد ئەگەر ئێمە خەتەر لەسەر ئاسایشی نەتەوەیی بێت لەسەر مەترسی لەسەر هەرێمی کوردستان بێت ئایا سلێمانی گرنگترە لە هەموو هەرێمی کوردستان؟ ئایا خەڵکی سلێمانی ناتوانێت بە ئیسراحەت سەر بخاتە سەرسەرین بیر لەوە ئەکاتەوە کە بەیانی کە محافظ بێت؟ ئێمە پێش هەموو شتێک ئەگەر لەسەر داوا یەکێتیش بێت لەسەر داوا یەکیتیش بێت دواخستنی کۆبوونەوەکە یا دواخستنی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و پارێزگای سلێمانی بە تەنیا ناکرێت ئەگەر فراکسیۆنەکانی تر ئیمزای لەسەر نەکەن واتە من لایەن یەکەم 11 کورسیم هەیە بەبێ ڕەزامەندی فراکسیۆنەکانی تر ناتوانێت ئەوە بکرێت و من ئەگەر نەتوانم سەرکردەکانم پێشمەرگەکانم لە بەرەکانی جەنگ کە کفری و کەلار بپارێزن کە چەند شەوێک دانیشتوانی قەزای کفری هاتنە دەرۆ شاریان چۆڵ کرد من چۆن بەتەنیا خزمەتی سلێمانیم پێکرێت خۆ من بەتەنیا لە سلێمانیان دەنگم نهێناوە من لە چواردەوری سلێمانیان دەنگی هێناوە کەواتە بەرپرسین لەسەر بەڕێوەبردننی سلێمانی و چواردەوری سلێمانی کەواتە خەمی ئێستەمان بە تەکید ئەوەیە کە ئێمە بتوانین ئەم بارودۆخە هێور بێتەوە بتوانرێت ئەو کاتە بە شێوەیەکی هێمنانە گفتوگۆکان بەردەوام بێت لە دوای ئەوە ئێمە ئەمانەوێت حکوومەتێکی خۆجی کە ئەوە شیعاری یەکێتیە هەموو کاتێکیش ئەوە بەرنامەی بووە کە بە ڕەزامەندی و بە بەشداریکردنی هەموو لایەنەکان حکوومەتێکی خۆجی دروست بێت ئێمە هەتاوەکو یەکەم لایەنێکە یەک کورسیشی هەیە ئەمانەوێت لەو حکوومەتەیە بەشدار بێت کەواتە ئێمە نامانەوێت بیکەین بە دەنگدان لە ئەنجومەنی پارێزگای بخەینە ئەوەی کە دەنگ بات کات کاتە لاتان وایە نیازخات مەترسیەکی گەورە هەیە لەسەر هەرێمی کوردستان ئەمە وای کردووە ئەنجومەن و پارێزگای سلێمانی دواخەن وەکو لیستی یەکێتی لاتان وای ئەم قەناعەتتان لا دروست بووە تا ئەم مەترسیە ئەڕەوێتەوە ئەو کاتە ئێوە بێن لەسەر سلەیمانی قسە بکەن بە تەکید وایە بەس ئەمە مبەڕێکەکە لایەنەکانی تر چەندە ئەم مبەڕێت هاوڵاتیان خۆی دەرکی بەوە کردو هاوڵاتی بە خۆ زۆر باشە نیازخان ئەم تێبینێ لایەنی شۆکو پارتی دیموکراتی کوردستان ئەویش هێزی هەیە و لە بەرەکانی شەڕایە ئەو مبەرڕەی یەکێتی ئەو پاساوی یەکێتی کە لای وایە ئێستا مەترسیێکی گەورە لەسەر هەرێم هەیە سلەیمانی هەرێمی کوردستان ناکەینە قوربانی شارێک و ئەنجومەنێک و سراعێکی ململانی نێوان حیزبەکان ئەو مەترسیە هەیە وا بکە کە ئەنجومەن هەڵنەبژێرێت من ڕێزم بۆ نیازخان بەڵام من بە پێچوانەوە بینم ئەوە بەڕێرێکی لای من زعیفە ئەگەر ئەو ڕێکەوتنە هەبێت ئەتوانرێت ئەو ڕێکەوتنە بکرێ بە چەپکێ گوڵ بکرێ بە دیاری بۆ پێشمەرگە قارەمانە لە سنوورەکان بڵێ کاکە ئەوەی ئێمە ڕێکەوتین بۆ بەڕێوەبردننی ئەم شارە بەعکسەوە ئێستا ئەم شارە لە ململانەیەکی شاراوەی سیاسیایە بۆ بەدەزێنانی ئەو پۆستانە نەک کە تۆ بڕیارتدا و ڕێکەوتی ئیتر وەکو کابرا ڕشتەکە سەسکەی خۆی شارە بڕێ بەرەوە هەرێکە و ئیش و کار و پلە بۆستی خۆی زانێ بەڵام ئێستا تۆ لە دڵە ڕاوچیایی تۆ لە هەوڵدانە یان تۆ کە شتەکە بە معلقی ینی من پرسیارەکەم شتەکە بە معلقی بهێڵێتەوە خەڵک دڵی مرتاح یان شتەکە یەکلا بێتەوە و هەرێکە و شوێنی خۆی بزانێ و پلە و ئەمە لایەنێکی کەشیان جەنابی فەرمووی کە هەموو لایەنەکان ئەگەرێکێتی نەبووە هەموو لایەنەکان دەنگیە من جەنابی بەبیرە هێنمەوە دوو کۆبوونەی ئەخیر هیچ ئەندامێکیێتی ئەگەر یەک دوانیانە بێ منی چیان نەدی ئەستان قاعەکە چۆڵ بوو منە چمە قاعەکە بۆ کۆبوونەوە کەسی لێ نەبوو ینی پێشوەخت بڕیارە لێ نەبوو هیچ ئەندامێکی لێ نەبوو ئەندامی کەسم نەدی هیچ لایەنێک بەڵێ ئەمە بۆ نمونە یعنی هی گۆڕانی شتێکی خزمەتیشی لێ نەبوو من ناوەم نەدی من کەسم نەدی ئێمە هەردوو من نەزانین بەڵام بالێکتی تێ بگەین بۆ من بە کورتی بۆیە بچمەلای ئێستا ئێمە بڕیارمانەوە فلان ڕۆژ سەعاتەوە نەکۆبوونە بۆ نمونە دووشەمە سەعات 11 کۆبوونەوەکەین ئێمە پێشەوەی ئەگەر قەرارە کۆبوونەوەکە تەجیل بێ خۆبێ 24 ساعات یان دوو ڕۆژ پێشەوە ئاگادارماکە وانە کاک فەیسەڵ بۆ قسەکراوە ئەبێ پێشەوە ئاگادارکردن بەڵام ئێمە من سەعانەوەی بەیانی چوومەتە ئەنجومان بڵێن پێشنەوە تا سەعانەوە ئاگادار نەکراوین کە پێشەوەی چوونیان وەڵامان تەجیل بێ لەسەر چیە لەسەر داواکاری لایەنێکی معین بڵێنێکی برادرانێکی نیشتمانی کوردستان بۆ داوایان کردو بە نووسراوێکی ڕسمی من پێشتر چاپێکەوتنی یەکێک لە برادرانی یەکێتیم دی لەگەڵ ڕۆژنامەیەکا بۆیان پێیجێکا بوو
وتبووی هەموو بڵێن برادران لە لیستەکان داوایان کردووە کە کۆبنەوەکە دواخرێ نەخێوانە بووە لیستەکان داوای نەکردووە من شخصی خۆم ئەمە بە مزایدە ناڵم حەدم نییە من خۆم لە کەس بە گەورەتر نازانم بەڵام وەکو مزایدە ناڵم وەکو واقعڵێ من خۆم لە یەکەم کۆبنەوە کە تەجیل کرا بەس نیازخانجان یەک شتی بڵێ من بە مزایدە ناڵم یەکەم کۆبوونەوە دانامەجای تۆمە بەس ئەوسان یەک شتی بچوو بڵم بەڵێ زۆر چاکە عالم لە یەکەم کۆبوونەوە کە تاجیل کرا من داوام کردوتم با مەتاتی نەبم کۆبنەوە تەجکنا دوو هەفتەیە ئەو جملەیە بۆ ڕاستکەرەوە ئەو جملەیە تۆ ئەندامی ئەنجومەنی ئەو درێژکردنەوەی ئەو ماوە زۆرە یاساییە یاخود ئێوە لە یاسالاتان ناوە ئەم ئەنجومەنە ئێستا نایاسایی درێژکراوەتەوە من دایمە وتومە ئەشیلێمەوە ئەمە حیلەیەکی یاسایی لایەنەکان داناوە ئیتر ئەوەی کە ئەزانی چۆنە کێشەکەەوەیە لەوانەیە هەلایەنەکانیش نەبن یاساکەش زۆر کلێنێکی تیاکە ناتوانین تێپەرکە لەسەر کاک فەیساڵ بەر لەوەی بێمە لای تۆ نیازخانەوە زانم بۆ چوونێکی بوو لەسەر قسەکانی کاکدانم ئێمە لە دوێنێەوە ینی چەند سەرکردەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەرکردی هێزەکانی پێشمەرگەن شەهید بوون لە بەرەکانی جەنگ کە ئەوە ناتوانێت بڵێ تۆ مبارڕیرە بۆ ئەوەی لەبەر ئەوە هەموو زۆربەی زۆری سەرکردەکانی یەکێتی و مەکتەبی سەرکردایەتی و سیاسیش لە بەرەکانی جەنگان کە تۆ لە ناو یەکێتیە ئەندامان خۆیان لە بەرەی جەنگا بن کێ بچێت سەرمایه‌داری کۆبوونەوە ڕاستە لیژنەی دانوستانکار هەیە ئەوان قسە ئەکەن بەڵام لە هەمان کاتەخۆ بە حیزبەکە خۆی ئەندامانی دەستەی سەرکردایەتی و سیاسی و کارگەڕی متفق بن لەسەر ڕائەکە ئەمە ئەوەیان بەڵام لەسەر کۆبوونەوەکان کۆبوونەوە یەکەم هەموو فراکسیۆنەکان لە کۆبوونەوە یەکەما کە درێژکرایەوە هەموو سەرۆکی فراکسیۆنەکان ئیتیفاقیان کرد لەگەڵ سەرۆکی ئەنجومەن کە کۆبوونەوەکە درێژ بکرێتەوە و فعلەن هاتیشنە دەرە بە ئێمەیانوت بەڵام من ئەویان ئەڵم لەبەر مزایدەی ڕاگەیاندن هەندێک لە ئەندامەکانی گۆڕان دەستیان بەرز نەکردو بۆ درێژکردنەوەکە لەبەر ئەوەی کە خۆشیان سەرۆکی فراکسیۆنەکە ئیمزای کردووە کە بەڵێ درێژەکرێتەوە بەڵام دوای کە هاتیینە هۆڵی کۆبوونەوە دەست بەرز نەکرایەوە بۆ درێژکردن هەندێکتان دەستان بەرز نەکردو برادرانی گۆڕان برادرانی گۆڕان بەڵام سەرۆکی فراکسیۆنەکەتان ئیمزای کرد تۆ کادری حیزبەکەتی لەویایە بەڵام لە دووهەمیشە ئەگەر ئەم بە ڕێزانە سەرۆکی فراکسیۆنەکان ئیمزای نەکردە ئایا درێژەکرایە بەلایەک بەداواکارەکەی کێتی نیشتیمانی بووە ئێمە لای تۆ بە کاک فەیساڵ ینی نیازخان پاساوێکی هەیە دەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو سەرکردایەتی ئەم حیزبە بەشێکی زۆری لە بەرەکانی شەڕان کاکدانا بەعکسەوەڵێ ئەمە مبەڕێکی لاوازە و پێویستە بکرێ بە چەپەگوڵێک و وەک دیارە پێشکەش بە پێشمەرگە و هێزی پێشمەرگەکرێ لیستی خزمەت کە پێگێ لە دوو لیستە ئیسلامیەکەی ناو ئەنجومەنی پارێزگا لە بینی ئەم دوو ڕائەیە ڕەئی چییە؟ لای وایە کاتێتی یان کاتی نییە؟ ئێمە لە لیستی خزمەتێکم جارەوە پێشنیەوە ئەلبەتە دوای بە بنبەست گەشتنی و توێژەکانی نێوانێکی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێشنیاری ئەومان کرد کە 2 ساڵ بە 2 ساڵ ئەنجومەنی پارێزگا هەرچەند ئەمە بۆتە عاداتێکی سعید بەڵام بەڕاستی بە ڕۆسلبیەکەی چونکە لە ئەنجومەنی ئێمە لە پەرلەمان بینیومانە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بینیومانە و ئێستاشی لەسەر بێ دوو وەزیر لەم حکوومەتە کابینی هەشتمی حکوومەتی هەرێم بەم شێوەیە ئێمە وتمان مادە ئەمە شتێک و عاداتێکە لەم هەرێمە هەیە چەند عادەتێکی خراپیژێ بەڵام ئەمە لەوە باشترەکە لە بنبەستە کابینویا هێزەکان بەرێکۆن 2 ساڵ بە 2 ساڵ پێشنیارماکە و 2 ساڵ یەکەممان بۆ بزنەوەی گۆڕان داناوە لەسەر کۆمەڵێ بنەما ئێمە تەقدیری مانوبوون و هیلاکی و مێژوو خەبات و تەسحێدانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردو ژمارەی کورسەکانمان لەبەرچاو بوو هەروەها ژمارەی دەنگەکانی ئەو دەنگە زیانی کە بزوتنەوەی گۆڕان هێناوێتی حسابی ئەوشمان کرد بۆی 2 ساڵێکەکەمان بە نظری خۆمان بۆ ئەنداناوە کە 2 ساڵێکەکەم ئەوان وەری بگرن سەرباری ئەمەش ئەمە ئەبێتە خاڵێکی ئیجابی و پۆزەتیڤ بۆ ئەم پارێزگا کە لێرە دەساودەستکردی دەسەڵاتەکرێت جارێک ئێمە لە توانین لەیەکێک لە جومەکان دەساودەستکردنی دەسەڵات دەست پێ بکە دیارە لە پێشنیاری یەکەم وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان توانین ئێمە هەفتەیەکەوە کاتەکەمە بۆی کە ئێمە بتوانین دای بەزێن ناو ڕێخستنەکانی خۆمان و خەڵکی خۆمان مۆڵەتێکمان وڵا بە تاویکەم بکاک فەرموتایکە بەڵام پێشەوەی تاوایکە یەک جملە ئێوەڵێ ئێمە احتیبارات بۆ مێژوو سەنگی یەکێتی و هەمان شێوە احتیبارات بۆ ئەو دەنگانی گۆڕان بەڵام ئێوە بە درێژایی مێژوویەکی ئەم فترەی ئەخیر ئێوە هاوپەیمان بوون لەگەڵ بزوتنەوەی گۆڕان وەکو سێ لایانی معارەزە ئێستا خێرە ئەم سێ لایانی معارەزە هەر یەکی و لە ئاوازێ خوێنێ بۆ بە ئاشکرا یان پشگیری یەکێتی بکەن یان پشگیری گۆڕان ئێمە بە پێچانی ئێوە سەنگی ئێوە بە لای کامە ئێمە بە پێچوانە هەرێکی لە ئاوازێ ناخوێن بەڵکو هەمومان ئەمانوێ هەموو لایەنەکانی کورسانێک ئاواز بخوێن کە خزمەتکردنی هاوڵاتیان بێ
بەنسبەت ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان سیاست بۆ خۆیەک ئەمە سیاست بۆ خۆمانەکەین بەڵام لەگەڵەوەش 4 ساڵی بۆ پۆزیسیۆن بوونمان بە یەک و بەڕێ کردو و لە علاقەیەکی باشیشمان هەیە بەڵام ئێمە لە مقابل ئێمە نزیکی مەسە علاقەیەکی 20 ساڵیمان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان بەڕووی سلبی و ئیجابی و هەیە لەگەڵ پارتی دیموکراتیک بەڕووی سلبی و ئیجابی و هەیە لەگەڵ یەک بووین لە شاخ بە یەکەوە بووین ئەوەش مێژوویەکە بەڕاستی نزیکن لە گۆڕان ئێمە وەکو علاقە لەگەڵ هەموو لایەنەکان علاقەیەکی باشمانێ علاقەمان ئاسایە لەگەڵ لایەنەکان لەگەڵ ئەو لایەنە زۆرتر نزیکن کە پێشنیارەکە ئێمە قبولکە بەسەراحەت و لە پێشنیارەکە ئێمە لە گۆڕانەوە نزیک تا ئەم چرکە ساتە شێکێتی نیشتمانی کوردستان پێشنیارەکە ئێمە ڕەت نەکردوێتەوە تا بڵێن قبوڵیان نەکرد چونکە ڕەتیشیان نەکردوێتەوە وەکو قبوڵیان نەکردو ئێمە چاوەڕێکن و تەمەناکەین کاتمان لە بەرزایەکە یەکێتی نیشتمانی جەنابی شت و کاکدانە حەز ناکەن لە قسەکردنتان مەتاڵتیەکی پێوە دیارە یعنی ئێوە ئەڵێن ئێمە لەگەڵ یەکێتیشە هاوپەیمان و هاوسەنگەر و هاوخەباتین و لەگەڵ گۆڕانیشە بە هەمان شێوە تەقدیری گۆڕانی شەکەین و ڕێزمانێ لە گۆڕان کاکدانەش ئەینەشتەڵێ بەڵام خەڵکێگەیە لێرە چاوەڕێیەکە ئیتر ساغ بێت ئێمە لە ئەنجومەنی پارێزگا کاک محەممەد ئەم یاساکە بەڕاستی و کاکداناوتی من یەک تەوزیحی زۆر کورت ئەم یاسا کۆمەڵێ مەسەڵەن کۆمەڵی سلبێت لە یاساکە یەکەم بە پێی یاساکە ئەنجومەی سەرۆکی ئەنجومەنەکە گرنگترە لە پۆستی پارێزگار لە کاتێکە لە واقع ئاوانی و شەڕەکە لە بڵین ململانەکە لە سنووری پارێزگار سەر پۆستی پارێزگارە نەک لە سەر سەرۆکی ئەنجومەن خاڵێکی کە ئێمە لە بەیاننامەکەشمانە ڕوونمان کردەوە ئەم سەرۆکی ئەنجومەنە داننراوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەرامبەر چ دەستگاکانی هەرێم بەرپرسە ئەگەر ئەم ئەنجومەنە بۆ نمونە نەیتوانی لە 3 مانگە 6 مانگە 3 ساڵە لە 4 ساڵەکان نەیتوانی مەهامەکانی خۆی جێبەجێ بکە ئایا چ دەستگایەکەی لەم ئەنجومەنە بپرسێتەوە یا لێپێچینەوە لە بڕیارەکانی بکە و بە دوادەچوون بۆ کێشەکانی بکە ئەمە کێشەیەکی تری یاساکە لە یاساکە سەرۆکی ئەنجومەنەکە کە دانراوە بە زۆرینەی ڕەها بەڕاستی ئەمە پێویستی بە 16 زائیدەکەی ئەمەش کێشەیەکی کەیە بەنسبەت ئێمە لە دەنگ بە چلایەنەکە دێن لەگەڵ چلایەنەکان ئێمە پێوەکو عەرزی جنابت و ئەو بەڕێزانش کە ئێمە لە ئەنجومەن بەیەکۆین ئێمە وتومانە پێشنیارێکی 2 ساڵ بە 2 ساڵمان هەیە و تەمەناکەین کە ئێستا بزوتنەوەی گۆڕان سوپاسیانەکەین پێشنیارەکە ئێمەیان قبول کردو و ئێمە پێ ئەزانین بۆ ئەوە تەقدیریشە بەڕاستی تەمەناکەین کە یەکێتی نیشتمانی کوردستانیش قبولەکە و بەنسبەت ئەو مبڕانش کە نیازخان باسکەوەیشی کاک دانا باسیکاڵە لە کۆبنەوەکە ئێمە کۆبنەوەکە سەرۆکی فراکسیۆنەکان کاک زیاد لە کۆبنەوەکە بۆ کە دواخستنەکە ئیمزا کرد و عەجەبە و ئاگای لێنەوە خاڵێکە بەنسبەت ئەوەی کە ئەندامان بچنە هۆڵی کۆبوونەوە ئێمە دوو مۆڵەتمان داوەتە یەکێتی نیشتمانی کوردستان مۆڵەتی یەکەم هەردوو مۆڵەتەکە لەسەر پێشنیار بە نووسراو لە ئەنجومەنی پارێزگا لامانە کە یەکێتی نیشتمانی کوردستان پاساوی یەکەم هەفتەیەکمان تەواو کرد و پاساوی دومیش 15 ڕۆژ تەواو بووە بە بۆچوونی ئێمە لە ئێستا ناتوانین ئەو بە پاساو چونکە وەزعی هەرێم لە وەزعی بەغا خراپتر نییە گۆڕینی سەرۆکی حکومەت ئەنجومە پارێزگارێکی لە بەڕاستی لە گۆڕینی ئەمانە خاڵی خراپتر نییە سێوەخان نیازخان ئاماژەی بەوەدا کاتی ئەوە نییە لەم شارەدا مزایدە بکرێت خەڵک چاوەڕێی ئیژەکە ئێستاش ئەوە دووبارەکەین و دەبارەیەکەینەوە خەڵک دەنگی بە ئێوەدا ئەوانەی دەنگیشان بە ئێوەنەدا ئێوە تازە بوون نوێنەری ئەو خەڵکە لەناو ئەنجومەنە ئەم مزایدایە سەرۆکی فراکسیۆنەکەتان ڕازی بووە کە درێژ کرێتەوە لە ئێستادا بۆ ئەڵێن ئەمە شتە نایاساییە و دەبێ بە زووتین کات ئەنجومەن و پارێزگا هەڵبژێرێت لەگەڵ ڕێزما من بۆ نیازخانەوە ئێمە نین مزایدە لین ئەوە ئەندامانی ئەنجومەنەکەی خۆتانە لە بەرچاوی کەناڵەکانی ڕاگەاندنە مزایدە لین ئێمە هیچ کاتێک وەکو بزوتنەوەی گۆڕان و وەکو فراکسیۆنەکە بەڵێ ئێمە لەوەی بیرروڕای جیاوازیشمانتیا بێ ئەمە سەرۆکی فراکسیۆن حاڵەیەکی کە بێت دەنگی یابێ بە درێژکردنەوەی بەڵام هیچ موبەڕیرێک هەڵناگرێ هیچ پاساوێ هەڵناگرێت کە ئەم دۆخەی سلێمانی و ئەم وەزعاها بێ کاروباری هاوڵاتیان پەچیکەوێت بەڵێ نیازخان سەرکردە عەسکەریەکان هەیە لە شەڕان بەڵام خۆتۆ سەرکردەی سیاسی تریشتان هەیە پێم وایە ئەمە حاڵەتێکی تر تۆ لە ڕووی ئیستیقاقی هەڵبژاردنەوە چ پێویستی بە بڕیاردانی قیادەی سیاسی هەیە ئەمە لایەنەی براوەیە ئەمە لایەنی دواتر ئەوی تر وەرە کامیان زۆرترین دەنگی هێناوە فەرموو یەکلای کەرەوە دەنگی ژمارەی کورسەکانتان زۆر نزیکە 11 بە 12 ڕەنگە بەڵێ بەڵام حەق بە خۆمان ئەتواندرێت ئێمە 40,000 دەنگ لە پێشەوەین ئەوان بۆ لە هەڵەبجە 1000 دەنگ لە پێشەوەن بە حەقی خۆیان ێزانن محافزی هەڵەبجە بۆ خۆیان بێ ئێمە مە حکمێکی مەحەلیە پەیوەندی بۆ نییە بە حەقی خۆمان ێزانین ئێمە خەڵکی کوردستان 250,000 دەنگی یاوە بە هەواڵە بوو بەکرد دیارە ئەو ئیرادەی ئەوانی ناوێ ئەی بۆ ئەوانی هەڵەبژار لایەنی یەکەم بن دیارە ئەوێ سیستەمێکی چاکسازی لە بەڕێوەبردننی پارێزگای سلێمانیا بکە ئەوێ تەداولی سوڵتەکەی بکە ئەوان 23 ساڵە خەریکن با ئێمەش بیگرینە دەست بزانین چۆنە ئیدارەکە چۆن بەڕێوە بین
پێ دوای 23 ساڵی مێژووی پێشووتری بەڵێ شاری دە ساڵیش لە سلێمانی. دوای ڕوخانی ڕژەیانی لە 2023 شەوەگەر ئەو پرسیارە ئەگەر لە 2023 حسابیکەین بەڵێ. لە دوای 2023 پێ دوایە سیستەمێکی ئیداری ناتەندروستی خراپ پێشکەش کراوە بۆیە ئێوەتانەوەی گۆڕانکاری بڕنەتی تیا بکەن. بەتەکیدەوە کۆمەڵانی خەڵکە و بڕیاریان ناوە ئەو کۆمەڵانی خەڵکە دەنگیان بێ ئێمەیاوە کە ئێمە ئەو ئیدارەیە بگۆڵین بەڵێ لە ئیدارەکردنا سەرکەوتو ئێوە سوورن لەسەر وەرگرتنی پۆستی بەڵێ پارێزگا. پۆستی پارێزگای سلێمانی بە مافی خۆمانی لە ئەزانین مساومەشی لەگەڵ ناکری ئێمە کۆمەڵانی کاک خەڵک دانا داوامان لێەکە عەفو کاک محەممە و فەرموو. یەک ملاحەزەش بۆ کاک دانا کە ئەڵێ ئەندامانی ئەنجومەن کەسیان لێەوە نەبوون تەحەداکەین ئێمە لە هەموو دانیشتەکانە ئێمە لەوێ بوون ئەوە فراکسیۆنی لایەنێکی دیاریکرااو بوو کە بە شەو پیان و تبوون بەیانی مەچن بۆ ئەنجومەنی پارێزگا هەموو کاتی ئامادەی خۆمانمان پیشاناوە لەوەیە ینی تۆ لا دوایە مەسەرەن فراکسیۆنی سەوز تعبیرەکە لە حیزبێکی سیاسی کە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی هیچ شتێکی تیا لەنگیەکی تیا ئەگەر حیزبی یەکی وەکو یەکێتی بە فراکسیۆنەکەی بڵێ ئێوە بکشێنەوە جارێ لە دانوستانەکانە ئێمە لە حاڵەتێکین حاڵەتێکی ناتەندروستە هەرێمی کوردستان بە حاڵەتێکی نایاسایی یادەڕوە. ئەخە کاک محەممەوە پاساوێکی زۆر زەعیفە ئەی خۆ عێراقیش ئەگەر تۆ سەیری عێراقی سەیری زروفی عێراقدا بە کورتی بۆیە بڕۆمە لای نیازخان. من یەک دوو تێبینی بچووکمە یەکەمیان بۆ نیازخان جەنابی بڵێ هەموو سەرۆک فراکسیۆنەکان ئینجایان کردو من پێشێکیاڵە من بۆ خۆم ئەندامێکی ئەنجومەنی پارێزگام دەنگی خەڵکم هێناوە نوێنەری خەڵکم خاوەنی ڕێی خۆشم حیزبەکەشم تا ڕادێکی زۆر حڕێتی یاومەتێ ئازادی یاومەتێ کە لە هەندێک هەڵێستا هەڵوێستی خۆم هەبێت من لەوانەیە سەرۆکی فراکسیۆنەکەم بیکنەوەیکی هەبێ من بیکنەوەکەم لەوانەیە لیستەکە جەنابیشتانە بەس با بە جەنابی تاوەکەم با بە جەنابی تاوە لەوانەیە لە فراکسیۆنەکە جەنابیشتانە من بەڕێزەوەڵم جەناب تو زۆر کەسی کە لێوەش لەگەڵ ئەم واقعەیە ساهنین یعنی ئێمە با بە واقعەکەی بڵێ من نایخەمە ملی ئەم ئەندامانە بەڕێزە تۆ لەگەڵەوە ئیمزایدانی کە سەرۆکی فراکسیۆنەکە ئیمزایکردەوە بۆ درێژکردنەوەی ئەو ماوەیە من نەمیز بە میزایە دەبیڵم بەڵام با واقعەکە بڵێ لە دووهەم کۆبوونەوە من لەگەڵ تەجیلی کۆبوونەوە نەبوو ڕای شخصی خۆم بوو لەسەر جەنابتان توانن سەیری ئەرشیفی کۆبوونەوەکە بکەن مەحزەری کۆبوونەوەکان من هەمش منوسیە کە من لەگەڵ دواخستنی کۆبوونەوە نیم ئەم نووسراوە 16 حەوت وەکو ئەندامێکی ئەنجومەن بەناوی خۆمەوە ئاراستەی سەرۆکی ئەنجومەنم کردووە و هەموو ئەندامان لەڕێەوە بۆ ئەندامان بچێت نسخە ماونەتێ کاکفەسە جەنابی ئاگادارە کەوتمە کاکە من داواکەم زوو بەدەمە کێشە بڕین بە پێی یاساڕێسایی کە داراوە ئەمە ڕێی خۆم وەکو ئەندامێ وەکو نوێنەرێک بە پرسیارم لە بەردەمبەردەنگی خەڵک ئەمە لایەنێکیان لایەنێک کامێ تەوزی حەبم بە کاک فەیسەڵ بە پێی بەشی شەشەمی یاسای ژمارە 3 مادەی 36 نووسا ئەنجومەنەکان دەکەونە بەر چاودێری پەرلەمان ئەو بگەنەوەانی پەرلەمان چاودێری ئەنجومەنەکە لە حاڵتە بۆیە بێت پەرلەمان بێتە جواب ئەگەر تەجیلی زیاترە بێت من لێرە ئەمە شتێ بڵم بەڕاستی ئەوەی جەناب فەرمووت مەسەلەی ماماتەڵەکردن جەناب فەرمووت کە برادرانی یەگرت و لەگەڵ کۆمەڵ لەگەڵ ئێمە ماماتەڵاکەن مەسەلەن ماماتەڵە نییە مەسەلە لێرە پێشتری بە جەنابتم وت ئێمە لە بەردەمی ڕێگەیەکین کە تۆ ئەنیسا بابە کورت و بەڕاستی بیڵم ئێستا هیچ لایەنێک لەم لایەنە نهاتونەتە پێشە بڵێ کاکە من خۆم کاندی دەکەم چێ دەنگمایەتە یا هەردوو لایەنەکان بڵێن ئێوە دەنگێن بە هەردوو کاندیدەکە ینی مەبەستمەوە ینی ئێوە اتفاقیەکتان نیە لەگەڵ گۆڕانە دەنگیان پێبەن وەکو پارێزگا و ئەنجومەن اتفاقیتان نیە لەگەڵ یەکێتی ینی ئێوە اتفاقی ژێر بەژێر اتفاقی نادیارتان نییە ئێستا من ئەمێ ئەو جەنابەوە تێبگەنم ئێستا بارەکە نەگەشتۆتەوەی کە لایەنێک بڵێ یا بڵێن ئەم دوولایەنە خوان تەرخان کرد بڵێ کاکە ئێمە هەردوو